ئەگەر خۆپارێزی نەکرێت لە داهاتوودا نەخۆشەکە تووشی ماکەکانی نەخۆشیەکە بێ وەکو توشبوون بە ژێرپەنجەی ڕیخۆڵە باریکە. نەخۆشیەکمان هەیە کە پێی ئەوترێ نەخۆشی هەستیاری بەگەنم. لەم نەخۆشیەدا کەسەکە ڕیخۆڵەکانی هەستیاریان هەیە بە مادەی گلوتین کە بە شێوەیەکی سەرەکی لە ناو گەنموجۆدا هەیە. پێویستە ئەو کەسانی توشبوون بەم نەخۆشیە بۆ هەتایە خۆپارێزی بکەن لە هەر خواردنێک کە مادەی گەرمی تێدا بێ، نان بێت یاخۆ شیرینی بێت. و هەروەها ئێستا لە زۆر شوێندا نان لە جۆ دروست ئەکرێت. پێویستە کەسەکانی توشبوو بەم نەخۆشیە خۆپارێزی تاو لەوەش بکەن. بە شێوەیەکی سەرەکی نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتیە لە سکچوونی درێژخایەن، ئازاری ناوسک، کێش دابەزین و کەمی ئاسن کە بێت هۆی کەم خوێنی. ئەم نیشانانە لەواچێ لەگەڵ نیشانی نەخۆشەکانی تردا تێکەڵ بێت. بۆیە پێویستە لە کاتی بوونی ئەم نیشانانە نەخۆشەکە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆ ئەنجامدانی پشکنین لە ڕێگەی خوێن و هەناوبینیەوە. بۆچی گرنگە ئەم خۆپارێزی ئەنجام بدرێ؟ چونکە ئەگەر خۆپارێزی نەکرێت لە داهاتوودا نەخۆشەکە تووشی ماکەکانی نەخۆشیەکە بێ وەکو توشبوون بە ژێرپەنجەی ڕیخۆڵە باریکە یاخود ژێرپەنجەی لیمفەگرەکان یاخود برینی ڕیخۆڵە باریکە کە لەوانەیە بە نەشتەرگەری کۆتایی بێت یاخود بووکانەوەی ئێسک. سمارت وەرچەرخانە.